لەشکرکێشی و سنووربەزاندنی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ نیگەرانی زیاتری شەقامی کوردستانی لێیەکەوێتەوە. بەردەوامی بۆردومانەکان و هاتنەناوەی هێزەکانی تورکیا بە درێژایی زیاتر لە 20 کیلۆمەتر بۆ ناوخاکی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر بە بڕوای هاوڵاتیان سوودوەرگرتنی دەوڵەتانی دراوسەیە لە لاوازی پێگەی عێراق و بڕیار بەدەستانی ناوچەکە. من وەکو هاوڵاتیەکی کوردی دانەیەکەم ئەبوایە لە ئاس ئەو لەشکرکێشیە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستێکی جدیتریان بواە. من نیگەرانم لەم کات و ساتانەتە هەموو ساڵێک هەموو جارێکەوە ئەو کوردەکانمان لەو سنوورانەداکەوە ئاوارە دەبن ڕەنجی چەنە ساڵەیان هەروە بە فیرۆ دەڕوات. ئەبوایە حکوومەتی عێراقی جدیتر زۆر بەتواناتر بچواتە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لە هەمان کاتە حکوومەتی هەرێمیش بە هەمان شێوە. وەکو هاوڵاتیەک و هاونیشتیمانێکی ئەم هەرێمە بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەو لەشکرکێشی و دەست درێژیانەی سوپای تورکیا و حکوومەتی تورکیاکەم بۆ سەر هەرێمی کوردستان و بەزاندنی سنووری هەرێمی کوردستان و ئیدانەی هەڵوێستەکانی حکوومەتی عێراقیەکەین تا ئێستا هەڵوێستێکی جدی و ڕاستەوخۆ و ڕاشکاوی نییە بۆ ئیدانەکردن و ڕێگریکردن لەو دەست درێژیانەی کە ئەکرێتە سەر سەروەری یەکپارچەی خاچی عێراق. ئێمە وەکو قەڵکی کوردستان ئیدانەی لە شیرکێشەکەیەکەین ئەرکی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیشە کە لە شیرکێشەکە ئیدانە بکات و خەڵک بێنێتە سەر جادە بۆ بەگوژارچوونەوەی هەڵوێستی تورکیا بەرامبەر بە خەڵکی کوردستان و حکوومەتی عێراقی. هەڵوێستی حکوومەتی عێراق بەرامبەر بە سوپای تورکیا هەڵوێستێکی لاوازە. ئەمە نیشانەی ئەوەیە کە حکوومەتی عێراقی ناتوانێت پارێزگاری لە وڵاتی خۆی بکەوە پارێزگاری لە پێکهاتەکانی خۆی بکە. خەتەری ئەم مەسەلەیە بەنسبەت دەوڵەتی عێراقیەوە ئەوەیە کە ئەم دەوڵەتە ناتوانێت پارێزەری تەواوی پێکهاتەکانی خۆی بێ بە شێوەیەکی وەها ئامادەیە زۆر جار لەسەر مەسەلەی سەفقاتی سیاسی بۆ لاوازکردنی پێکهاتەیەکی ناو وڵاتەکەی خۆی ڕێگە بدا مەسەن دەوڵەتێکی وەکو تورکیا بێتە ناوەوە دەوڵەتێکی وەکو ئێران دەستدرێژی بکات مەسەن ئەمە تەبەن حاڵەتێکی زۆر خەتەرەوە هی ئەوەیە کە لەلایەن دەسەڵاتی چاودێریەوە بە تایبەتی پەرلەمان لەم دەوڵەتە لەم حکوومەتە بپرسرێتەوە و بە دەرچوونی بۆ بکە. حکوومەتی عێراقی لە ڕێگەی وەزارەتی خارجی خۆیەوە لە ڕێگەی سەفیری ئەو وڵاتانەی کە لە عێراق هەن ئەکرێ بە دۆداچوون بۆ بابەتە بکەوە بانگیان بکە. ماوەی چەندین ساڵە سوپای تورکیا بە بوونی چەند بنکەیەکی سەربازی لە ناو خاکی هەرێمی کوردستاندا بووەتە هەڕەشێکی بەردەوام لە سەرژیانی هاوڵاتیان و بەردەوامی بردومانی فڕۆکە جەنگیەکانیش بۆتە هۆکاری شەیدبوونی دایان هاوڵاتی و وێرانبوونی دایان گوندی بناری قەندیل. ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی زیاتر نیگەران کردووە بێدەنگی کۆمەڵی نێودەوڵەتی و لاوازی وەڵامدانەوە و ڕێگری نەکردنی حکوومەتی عێراق و حکوومەتی ناوچەکەیە لە بەردەوامی و پێشڕەویکردنی سوپای تورکیا و درێژەدان بە تاوانە نێودەوڵەتیەکانی لە ناوخاکی هەرێمی کوردستاندا. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.